سڵاو هاوڕێیانم کاتتان باش هیوادارم دەنگ و ڕەنگمان هەبێت بۆ بابەتێکی کاتینەوە خزمەتتان وابزانم دەمێک شەلێتان دابڕاوم بەڕاستی مەسەلە کار و سەرقاڵی و ئەوانەیە کە ناتوانم وەکو پێویست بێمە لایف بەخێر بێن بەخێر بێ کاکە بێستون کاکە چۆڵی کاکە مەحەممەد هەمولایەکتان بەخێر بێن سڵاو و ڕێز و حورمەت و خۆشەویستیم هەیە بۆ هەمووتان کاکە ڕەوان کاکە ماک هەمولایەکتان بەخێر بێن هیوادارم دەنگ و ڕەنگمان هەبێ بۆ باست و خواسێکی کاکە بەرزەت کاکە بەشیر هەمولایەکتان بەخێر بێن چاوی هەمووتان ماچەکەم سڵاو و ڕێز و خۆشەویستیم هەیە بۆ هەر کوردێک لە هەر جێگایەکی ئەو دنیاە سڵاو و ڕێز و خۆشەویستیم قبولکان بە کاتی ئێستا ئەم کاتتان باش نازانم ئەگەر شتێکمان بۆ بنووسن دەنگ هەبێت زۆر سوپاستانەکەم کاکە هەڵوێست هەموو لایەکتان بەخێر بێن چاوی هەمووتان ماچەکەم هەیە زۆر باشە زۆر سوپاس زۆر سوپاس بەخێر بێن چاوتان ماچەکەم بەڵێ ئەو ڕۆژە برادێک وتی هەنێ خەڵک هەیە لە بادینە هەرچەند باسەکەی ئێمە ئەمە نییە بەڵام وەکو ئاگاداری لەو دەڤەرانەی کە بۆ نمونە شەنگالیەکان یا بڵێن یەزیدیەکان تایە ژین خەڵکانێک پرسیارەکان تۆ یەزیدیت تۆ زەردەشتیت تۆ چیت یعنی ئەمە بەڕاستی پرسیار نییە هەر شەرمیشە شەرمە تۆ بە کوردی قسە لەگەڵ کەسێکە ئاکەی لە بریەوەی پێی بڵێ تۆ کوردی یا خەڵکی کوێی بۆ نمونە بڵێ تۆ ئێزدیت یا تۆ زەردەشتیت یا تۆ ئەم جاکاریە بەڕاستی شتێکی جوان نییە هیوادارم ئەو بابەتە تەرک بکرێ چونکە ئێمە هەمومان کوردین من بۆیە برادێک پێی وتم وتی بۆ باسی ئێزدیەکان ناکەی کە وتم من باسی کورد دەکەم کورد بەدەستی ئیسلامەوە وای بەسەر هاتووە لە کاتێکا کە بابەتە مێژوویەکانمە خوێندەوە هەنێ برادەر گلەیە وەیانە کرد ئەیان گوتۆ هەر باسی کوردەکەی باسی ئێزدی ناکەی لەلای من ئەگەر بێت و ئێزدی لە کورجیا کردەوە کەواتە تۆ هەڵەیەکی گەورەکەی کاکە سەیدجان هەموو لایەکتان بەخێر بێن کاکە ستار کاکە نیاز چاوتان ماچەکەم ئەمڕۆ هاتینە خزمەتتان بۆ بەراوردکردن هەرچەند بابەتی ئەم ڕۆژمان بابەتی قورئانی نییە بەڵام بە هەر شێوەیەک بێڕامانە کێشێتەوە ناو قورئان کە ئای خوایە ئیشەکانت چەند جوانە باشە ئەوە وەکو سەردێڕێکداننا کە ئایا بزانین ئیشەکانی خوا جوانە کاتێک کە خەڵک پێڵێ ئیشەکانە جوانە ئەمەوێ بە نوکتەیەک بە نەک نوکتەیەک بە ڕووداوێک لەگەڵ خۆم ڕوویە مەسەلەکە بکەمەوە لە لەندەنەوە تەلەفۆنم بۆ کرا برادێک تازە هاتووە ئەگەر بتوانم یارمەتی بەم بیبم بۆ لای مەحامیەک بیبم بۆ لای مەحامیە یارمەتی بەم بە شێوەیەک لە شێوەکان کە ئەو شارەزانیە و تازە هاتووە وتم بەسەر چاو بە چاوان بۆ بەیانی چوون بە دوایە و هەڵم گرت و بردم سارم پار کرد و ئیتر بە پێ ڕۆیشتین بیبم بۆ لای بۆ بنکەیەکی مەحامی لەوێ دیارە ئیشی کەیس و مەیسوشتی وهای هەبوو وتم بە چاوان جا لە ڕێگا کە ڕۆیشتین کەسێکمان بینی ئەوە بوو نوقسان بوو تووشی ئەوە هەر چۆنەڵێ زگماکی کەسەکە تەواو نەبوو
باش بوو نەبڕە خەری بۆ ببڕێ کابراش وتی کاک فاتح ماشەڵڵا لە ئیشی خوا جوانە وتمە بەستێ چییە وتی سەیرێ و کابرایە کە چۆن بە عەرزەکەی هاڕوات وتم جا ئەگەر ئەوە ئیشی خوا بێ کەواتە بڵێن بە نەحلەت بی بە لەعنەت بی خوایە بۆ ئەو ئیشە وتی باو کەڕۆ کاک فاتح ئەوە وتی چی تازە خوش هەڵسێ من جواب وەرناگرم ئێوەتم کاکە بە قوربانی چاو بم تۆ کاتێکە ئیشێکی ناشیرین ناڕێکە بینیت ئەبێت بە کابرا بەبێت بەو کەسەی کە ئەو ئیشە ناشیرینەی کردووە نابێت دەستخۆشی لێ بکەیت تۆ پێ وایە خوا ئەم کابرایی وا لێ کردووە کە لەسەر نەخلیشکە ڕوە کەمەندام بەڵێ 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 کاکە مەحەمەد جان کابرا هەر لە زگماکیەوە چی پێڵێن تەواو نەبوو لە قاچی هین بوو قاچی نەرم بوو ینی ئێسقانی نەبوو قاچی لەسەر دەستە ڕۆیی جوتێ پێڵاو لە ناو دەستیا بوو بە بازارە ڕۆیی کە ئەویش وهای وێ دیتر من بەڕاستی ئەوە بوو وتی ئای خوای گیان چەند ئیشەکانە جوانە میش پێم وتم نابێت بە نابێت بۆ ئیشە بڵێ جوان تۆ پێ وایە ئێستا ئەگەر بێت و من و تۆ ئەم کەسە بدوێنین ئایا ڕازیە بەوەی کە بەو شێوەیەیە وتی ناوتم کەواتە بێ بڵێن بە لەعنەت بێخوایە بۆ ئەو ئیشە کردوتە کەواتە کارێکی سەقەتی کردووە کابرا بە هەردوو سەردای بە هەردوو دەستدای بەسەر یاوتی کاک فاتح ئەمە کەفر بوو تۆ کردێ من بەڕاستی دڵنیام کە ئەگەر بێت و هەر شتێک بێ خەمی جوابەکەی هەبوو خەمی جوابەکەی بوو کە منم بۆ لای مەحامیە و جواب وەرنەگرێت لەبەرەوەی من ئەم کفرم کردووە هەرچەند بەلای ئەوەوە کفر بوو بەلای منەوە هەزار جاریکە پێم بڵێیتەوە ئەڵێم نەکەر ئەوە ئەڵێم لەو کارێکە کردوتە تێگەی ئەگەر تۆ بە ئیشی خوای بزانی کەواتە من بۆ نموناچم ئاچی تۆ ئاچی هەر بۆ نمونە ئاچی لە لای مۆبایلەکەی لە لای من مۆبایلەکە کڕی تۆ سەیری مواسەفاتی مۆبایلەکەکەی ئەگەر مۆبایلەکەی من نوقسانی تیابێ تۆ ناکرێ بێ بە قوربانە بم کاک فادێ وا ئەو مۆبایلە شکاو یا بم ئاخر شتی واڵی یا تۆ دەستخۆشی لەو کۆمپانیایەکەی کە شتێکی شکاوی یاو بە تۆ بێگومان نەخێر کەواتە نەک هەر ئەوە بگرە هەر لێشی ناکڕی جا ئێمە ئیشەکانی خوا بەڕاستی ئیشی زۆر قۆڕە بینین سەیرەکەی کابرایەک کەمەندامە بە شێوەیەک لە شێوەکان ئەیهێنن بڵاوێکەنەوە ئەڵێن سبحان الله خوایە لە گەورەی تۆ آخر ئەمە بەڕاستی تۆ خواکە و ڕسواکەی چونکە کارێکی سەقەتی کردووە بێی دەستخۆشی لە کارێکی سەقەت بکەی ئەمە نەک من نەک تۆ نەک هیچ کەسێک ناتوانێت کە چاکە باتە پاڵ کەسێک کە ئیشێکی خراپە ئەکات بۆ نمونە من کابراەک دانیشم بە بەرچاوی تۆوە کابراەکە کوژم تۆ بە من بڵێ ئەی بە قوربانی دەستە بم کاک فاتح کە من لە کابرا بێتاوانە کابرا هیچ تاوانێکی نەبووە من بێم بیکوژم تۆ بێ دەستخۆشی لە من بکەیت یا من بێم دەست و قاچی کابراەک ببڕمەوە تۆ بێ دەستخۆشی لە من بکەیت آخر ئەمە هەر هەمان شتە جا ئەم شێوە داهاتە ئەم شێوە ئوسلوبە ئەم شێوە قسەکردنە لەکوێوە هات لەکوێوە سەری گرت بەڵێ ئێمە هەمومان نەزانین ئەمە شێوەیەکە لە ترس و شێوەیەکیشە لە بەدەستهێنان هەر بۆ نمونە لە ماوەی پێشوە ڤیدیۆیەک دانرابوو کابرایەکی موسڵمان دوو مناڵی پێبێ نووساون بەیەکەوە مناڵەکان نووساون بەیەکەوە ئەیهێنێ دکتۆر بۆی جیاکاتەوە کەچی دەست بەر زەکاتەوە ئەڵێ خوایە زۆر شکرم بۆ تۆ کە ئەم دوو مناڵە بە سەلامەتی نەجاتیان بوو تۆ ئەگەر خواکە وهای لێ کرد بێ ئەگەر لەو ئەو قەناعەتە هەبوو بێ کە ئەو خوایە ئەم مناڵە جمگەی دروست کردووە بۆ تۆ
تۆ پێویست بە سوپاسگوزاری ناکەی، تۆ ئەبێ پێی بڵێ ئیشێکی قۆڕ کرد سەرچاو هەموو لایەکتان بەخێر بێت، هەموو لایەکتان بەخێر بێن چاوتان ماچەکەم. تۆ ئەبێ پێی بڵێ بەڕاستی من لەگەڵ ئەم ئیشەی تۆیان نیم، بەڕاستی ئەمە ئیشێکی قۆڕە کرد، ئەمە ئیشێکی باش نییە، من ڕووی دەمم لەو کەسانەیە کە باوەڕیان بەو خوایایە، من وەکو فاتح باوەڕم بەو خوایە نییە، ئەوە سروشتە، ئەوە ناڕێگی سروشتە وە زۆر ئاسایشە کە کابرا کاتێکە کە بۆ نمونە نوقسانە ژن و پیاوێک نوقسانن کاتێکە کە مناڵیانە بێ دەی دیارە مناڵەکان نوقسان دەرەچێ. ئیترەمە ئەمە زانستیە، تۆ بەهۆی خواردنێکی هەڵەوە یا دەرزیەکەوە یا ئەوەوە مناڵێک نوقسانە بێ، ئەمە کە ئەمە شتێکی سروشتیە. بەڵام کاتێکە تۆ ئەیدەیتە پاڵخوا کە خوا هەمووی ئیشی خوایە، کەواتە نابێ دەستخۆشی لە ئیشێکی وها ناڕێک بکەی. ئەمە قسەکەی منە. کاتێکەڵێ زۆر لەم بابەتانە زۆر هەیە، سەیرەکەی یان خوایەک ئەیەوێ بە چی بە سەلکە تورێک یا بە دارێک یا بە ئەمەیە دایەنێ ئەها نووسراوە ئەڵە ئەی خۆی بۆ ینی بۆ بەو شێوەیە خۆی پیشانی من و تۆ بە. بەڕاستی ئەمانە ئەبێت تۆزێک بیری لێ بکەیتەوە. مناڵێک بە کوێری لە دایکە بێ، یعنی چاوی نییە، تۆ پێی بڵێ ئەی خوایە بە قوربانێ بم بۆ ئەو کارە، باشە؟ یا دوو یا مناڵێک لە دایکە بێ بە چوومەوە، تۆ بێی بڵێ بە قوربانێ بم خوایە بۆ ئەو کارە. ئەخر ئەم کارە ناڕێکە، یان هەنێشتیکە بۆ نمونە زۆر جار گورە کاکە هەر دینەکان خواکان ڕسواکەن، تێگەی دینەکان خواکان ڕسواکەن. هەر بۆ نمونە من مناڵە بچووکەکەم بەهۆی عملیاتێکی هەڵەوە تۆزێک عملیاتەکەی ناڕێک بوو، عملیاتی ئەوەیان کرد، لەفزەتیانیان کرد، ئەمەشیان کرد، لوتیان کرد، پارچەیەکیان لە لو لە ئەوێ بڕی بوو، تقریبا 24 ساعت خوێنی لێ ڕۆی، تێگەی دوای هەم دیسانەوە عملیات کرایەوە، لە دوای عملیاتەکەەوە تووشی ئەوە بوو، تووشی زەخت بوو، هەتا ئێستاش بۆ نمونە حەبی زەختەخوا، تێگەی باوەڕ و قەناعەتان هەبێ زۆر کەس تەنانەت لە کەسە نزیکەکانی خۆشم وتویانە ئەوە تۆڵەی باوکێتی خوا لە مناڵەکە یەکاتەوە. ئێکاکە ئەگەر خوایەک تۆڵەی من لە مناڵەکەم کاتەوە کە بکەواتە خوایەکی خوێڕیە، یعنی تۆ ئەگەر ئینە وەها بێت، ئەگەر گەیشت بیتە ئەو قەناعەتە کە لەبەر بۆ نمونە لەبەر خراپەی من خوا تۆڵە لە مناڵێکم کاتەوە کە هیچ ئاگای لە وەکو کوردەواری خۆمانەڵێ حەمەی بێسەڵمێن نییە، کەواتە تۆ بێ ئەخلاقی بەرگێکی بێ ئەخلاقیەکەی بەبەر خواکەتە. ئەمە واقعە، لەوانەیە زۆر کەس لە ئێمە، لەوانەیە زۆر لە ئێوە تووشی ئەم کارە ساتە بوو بێتن، یعنی وتویانە بۆ نمونە خوا تۆڵەی فڵانکەس لە فڵانکەسە کاتەوە، یعنی بەڕاستی هیچ کەسێک لە ئێمە نییە کە ئەم شتانەی نەبیست بێت، هیچ کەسێک لە ئێمە نییە کە ئەمانەی بەرەوڕوو نەکرابێتەوە. بۆ نمونە کابرا خراپ بوو بۆیە مناڵەکەی مرد، تێگەی ئەو کابرایە کفری کرد بۆیە کەرەکەی تۆپی، ئەو کابرایە نوێژ ناکە بۆیە حیوانەکانی گورە خواردی. یعنی ئەم شتانە سەرچاو هەموو لایەکان بەخێر بێن، ئەم شتانە زۆر باوە و
پێم وایە زۆربەی ئێمەی گەورە بوو یا گەشە سندوو لە ناو کەلتورێکی ئیسلامیە چەنەها جار ڕوبەڕووی ئەم شتانە بووینەتەوە. پیان وتوین بۆ نمونە هەروەکو باسم کرد من چەنەها جار بۆ نمونە بە خێزانیان وتووە وتویانە ئەوە تۆڵەی فاتحە بۆ نمونە لە مناڵەکەیەکاتەوە. ئەمە بەڕاستی ئەمە نەک دووڕوویە. باشە خۆ کابرایەکی کەش مسلمانە وەک بۆ نمونە من بێدینم من باوەڕم بەخوانیە کابرا مسلمانە بەڵام مناڵەکەی هەمان ئەوەی منی هەیە ئەو تۆڵەی کێ لێ کاتەوە یعنی بۆ تۆڵە لە مناڵێک بکاتەوە. دەم خۆش کاکە سەردار بزەبێت ئەڵێ چی ئەمانە هەمووی پاساوەی هێننەوە ئەڵێن کابرا ئەوەنە پیسە کاری تێ ناکە. ئەمە هەیە بۆ نموناڵێن کابرا ئەوەنە پیسە خواوازی لێ هێناوە. ئەگەر خواوازی لێ بێنێ بە پیسی کەواتە تۆش پیس بە با خواوازی لێ بێنێت. یاڵێن بۆ نمونە کابرا ئەوە ناسزایی کرد بۆیە ئاوا بوو. کورم ماوەیەک لەو کوردستانە زانیجی هەر ساڵێک تۆ زەباران تاخیر ببوایە یانوو خەتایەوەیە ئافرەت قاچی ڕووتە. ئافرەت قاچ و سەری ڕووتە بۆیە خوا باران نابارێنێ. باشە قەیناکە باشە کابرا باران نابارێنێ لە بەرەوەی سەرقاچی ڕووتە ئەیکاکە خۆ هەزارەها لە تەنیشتی ئەوە سەرقاچی ڕووتنی. یعنی بۆ تۆڵەی ئەو یعنی هەر بەم شێوەیە سەیریکە تۆڵەی ئەو تۆڵەی کابرای مسلمان لەمە کابرای کافر بۆ نمونای دخوایان پیان وایە کافرە کە سەرپۆشی نەکردووە یا قاچی ڕووتە لە کابرای مسلمانەکاتەوە چونکە باران بۆ ئەویش نابارێ لەو کاتەیە ئەو بێبارانە ئەمیش بێبارانە. یان بەڵێ زۆر شت لەم باسانە بەڕاستی بەرگێکی تەواو لە ئەخلاق داماڵاو ئەکەن بە بەری خوایە. دووڕوویەکی گەورە دووڕوویەکەیە لە ناو ئیسلامە کە زۆر گەورەیە. بۆ نمونە ئەوەیسە کەسێک جنێوی پێیان دیارە ئەو مسلمانە بەس بە هەر حاڵ ناوەکەی نازانم چێ بوو ڕۆیی تا خۆم بەراورد کەم لەگەڵ ئەوە. بۆ نمونە من و ئەو بە هەمان شێوە من تووشی بڵێن سەرەتانە بم کابرایەکی مسلمانیش تووشی سەرەتانە بێت. کاتێککە باسی منەکەن ئەڵێن ئەها خوا چۆن تۆڵەی لێکردەوە بەڵام کاتێککە باسی مسلمانەکەکەن ئەڵێن ئەها ئەوە خوا گوناحەکانی وەرێنێ ئەوە خوا بەسەری کردەوە ئەوە خوا خۆشێوێ خوا یەکێکی خۆش بوێ تووشی سەرەتانێکە کەواتە خوایەکی داماڵاوە لە ئەخلاق. ئەگەر تۆ بێت و بەم شێوەیە بیر بکەیتەوە دوو کەس هەمان دەردیان هەیە هەمان نەخۆشیان هەیە یەکێکیان بێدینە یەکێکیان دیندارە تێگەی بڵێ خوا ئەوی خۆشەوێ بەسەرێکاتەوە و تۆڵەکان گوناحەکانی هەڵەوەرێنێ بەڵام بۆ کەسێکی وەکو من خوا ئەوە تۆڵەی لێکردمەوە هەتا کەی تێناگەن یعنی هەتا کەی بیر ناکەیتەوە هەتا کەی ناگەیتە ئەو ڕاستیە. دوێنێ بابەتێکم بڵاو کردەوە بەڕاستی من لە وەڵامی ئیسلامیەکا بینیم لەسەر ئەوەی چی پێڵێن کەعبە نە تیارە بەسەریاڕوە نە کۆتریش بەسەریاڕوە کۆتر بە دەوری ئاخولێتەوە کۆتر بەسەریا ناڕوە. کابرا ئەڵێ کاتێ ڕسمی کەعبەیان بیژان نا کۆترەکان بوویان کردبوو بەسەریا بۆ کابرایان دانابوو کە باسی ئەوەی کردبوو تارە و نازام کۆتر بەسەر کەعبەیان نافڕێت کۆتری سەر کەعبە بە حیاتی کۆتری ناو کەعبە بە حیاتی ڕێک نەناکەن. کاتێ پیشانیان دابوو کابرا زانی چی جوابیا بووە وتبووی ئیشەڵڵا خوا ئەو کۆترانە حیز دەکات. باشە
آخر ئەی هاوار تۆ خوێنەواری تۆ چیت وەرە مرۆڤ تا ئەو ڕادەیە بێمێشک بیت. هەزار و 400 ساڵە بێنە پێشاوی خۆ 1400 ساڵە تۆ لەو خوایە پاڕێتەوە باشە لە خوا پاڕێتەوە سەیرەکەی کورە من بۆ نمونە با هەر لە کەسەکانی خۆمانەوە لە نزیکەکانی خۆمانەوە باس بکەین. باوەڕ و قەناعەتان هەبێ کۆمەڵێک کەسم هەیە کە سەریان بڕوان نوێژیان ناڕ زۆر بە ئەدەبن بە ئەخلاقن بە ڕەوشتن یعنی 24 سەعات دەمیان بە لا ئیلاهە ئیلەڵڵاهوەیە باشە زیاتر لە 20 ساڵە بۆ نمونە ژن و مێردن زیاتر لە 20 ساڵە ئەمان لە خوا پاڕێنەوە خوا مناڵێکیان باتێ باشە ئێتۆ بە 20 ساڵ تێ نەگەی کە خوایەک نییە مناڵە باتێ کەواتە 100,000 ساڵی کەش بژیت دڵنیا بە تێناگەی. بەڵام ئەمڕۆ زانست بۆ ئەوانە کەلێنی هەیە بۆ بڕکاتەوە ئەو کاتە پێدەڵێ بۆ نمونە نەزۆکی لەکوایە کێشەکە لەکوایە زانست چارەسەرێکە بەڵام کاتێک کە زانست چارەسەرێکە و مناڵیانە بێ کە مناڵیانە بێ ئەو کاتە ئەڵێ خوایە زۆر شکرم ئاخر تۆ 20 ساڵ داوە لە خوا کرد 20 ساڵی ڕێک داوە لە خوا کرد خوا مناڵێک باتێن نەبوو هەتا دکتۆر بۆی چارەسەر کردیت تێگەی ئیتر بوونی خوا لەکوایە بۆ دانی ئەم مناڵەی تۆ. بەڕاستی کاتێکە ئەڵێم تۆ پێویستە بەوە نییە عالمی دینی بیت بۆ ئەوەی لە دین تێ بگەیت هەر بەشتەکانی چواردەوری خۆت هاتووە توانی تێ بگەی کە خوایەکی بەڕاستی لە ئەخلاق داماڵاو بە تۆ ناسێنراوە خوایەکی هیچ لە بارانە بوو بە تۆ ناسێنراوە خوایەک کە ناتوانێت بۆ نمونە پەیسلیپی هەفتەیەکە بۆ بنێرێت. ئەمڕۆ تۆ بێ پارەی بێ ئیشی بۆ نمونە کاکە زۆربەی خەڵک هەیە بۆ نمونە بە شێوەیەک لە شێوەکان شتێکی هەیە کە ناتوانێت بۆ نمونە ناتوانێت نانی ڕۆژانەی پێیاکات بەڵام لەگەڵ ئەوەیە سەری بڕوان نوێژی ناڕوە. ئێ باشە چەندێکە داوە لە خواکە خوا دەروی لێ بکاتەوە ئایا ئەم دەروە هەبووە؟ ئایا ئەگەر دراوسەیەک یارمەتی نەیابێ ئەم دەروە هەبووە؟ ئایا ئەڵێ جارێک کورە ئەم شتانە کاکە شتی زۆر ئەزانی چۆنە بەڕاستی من هەر بێ بەرنامە هاتمە خەت بەڵام ئەوەنە و شت پێیە هەڵی ڕێژی ئەوەنە و شت پێیە باوەڕ و قەناعەتێ هەبێ ئێستا 12 سەعات لە خەتا بم شتێک دووبارە ناکەمەوە تێگەی شت زۆرە بیڵێ ئەڵێ کابرایەکی موسڵمان و کابرایەکی جوولەکە دراوسەیە بن بەیەکەوە کابرای موسڵمان هەموو ڕۆژێ داواکە خوایە 100 بۆ نمونەی تر 100 دینارم بۆ بخەیتە خوارەوە با هەر دینار بڵێن 100 دینارم بۆ بەردەرەوە کابرای جوولەکەش بۆ ماوەیەکی زۆر گوێی لێەگرێ ئەم کابرایە هەر داوا کات خوایە 100 دینارم بۆ بەردەیتەوە 100 دینارم بۆ بنێرە کابرای جوولەکەش تاقیە کاتەوە ئەڵێ با تاقی کەمەوە بۆ نمونە با 95 دیناری بۆ بنێرم 95 دیناری لە کونی خانووەکەەوە بۆ هەڵەیاتە خوارەوە تێگەی ئەویش یەکسەر هاوارەکە ئەی خوایە بە قوربانی ئەو گونەو بم کە بەدەم دوعاکەمەوە هاتی ئەوەدا دوعاکەی گیرا باشە 100 دینارەکەی بۆ هاتە خوارەوە لە کونی خانووەکەەوە ئەویش هەر یەکسەرەی کاتەوە تورەکەکە کاتەوە ئەی بژێرە زێرەکان 95 خوایە زۆڵی ئەوە زانم 5 دینارەکە بۆ تورەکەکە لێ بڕیوە
قەی ناکە مشکیلە نیە کابرا جوولەکە لەسەرەوە هاوارەکە کورە ئەی هاوار کاکەوە من بووم بەرمدایە ویستم تاقیکەمەوە کۆرەوەتی بڕۆ ساک باب منەوە 1000 ساڵ منەوە چەرێکەوە ئەوە 20 ساڵە لەخوا پارێمەوەم پارێم بۆ بنێرێتە خوارەوە تازە نردوێتی خوارەوە تۆتەوە بیکەی بەیخۆ کورەوەتی کاکە ئەی هاوار من ئەوەم کرد من نردمە خوارەوە من فڕێم مایە خوارەوە ویستم تۆ تاقیکەمەوە وتی نا ئەوەیە من چەند ساڵە داوە لە خواکەمەوە خوا نردوێتی جام ئەمە چیرۆکێکی دوور و درێژە دوایە چێتە نازانم مەحکەمە و دوای کەرەکەشی لێسێنێ وەحاصل ئێمە بابەتی ئێمە نییە بابەتی ئێمە لەسەر کردەوەکانی خوایە کردەوەکانی خوا بۆ نمونە سیرەکەی خانوویەک ئەڕوخێ بەسەر ماڵێکە بەسەر ماڵێکە ماڵ و مناڵی ئەبێ بەژێرەوە تێگەی کەس دەرناچێ لەم خانوەیە کەچی ئەڵێن ماشەڵڵا خوایە ئیش جوانە ئەخر جوانی ئەم ئیشە لەکوایە ئەگەر هی خوا بێت بوومە لەرزایە لە شارێک ئەم شارە وێرانەکە کەچی بە قوربان و بە ساقی خوا بن ئەخر کاکە تۆ دیکتاتۆرێک بێ با بەسەر شارەکە تا شارەکە وێرانکە تۆ دەستخۆشی لێ ناکەی بەڕاستی ئەمانە شتێکن کە ئەبێ بیری لێ بکەیتەوە من ئێستا هەتا بەیانی ئەڵێم خوایە ئەو کورسیان بۆ بێنەرە ئێرە دڵنیا بە تۆ خۆت نەیکەی ئەو کورسیە نایەتە ئێرە جا لەمانەشە هینە بۆ دۆزنەوە چی پێڵێن پینە بۆ دۆزنەوە هەڵی خوا عەقڵی یاوی دێ و قاچی یاوی دێ بڕۆ خۆت بێنە جا من لە قورئان ئازانی ئەڵێ چی لە قورئانە ئایەتێک هەیە ئەڵێ خوا هیچ قەومێک ناگۆڕێ ئەگەر خۆیان نەگۆڕن ئەیجا قەومەکە ئەگەر خۆی گۆڕی بنەتی خوا لەکوێیە قەومێک ئەگەر خۆی گۆڕی و چاک بوو بۆ نمونە ئێستا کوردستانمان هەیە ئەوە تا وێرانە باشە ئەوە تا وێرانە دەی ئەگەر خوا بیگۆڕێت فەرموو خوایە بیگۆڕە بەڵام ئەگەر خەڵکەکە خۆیان گۆڕیانی تر دەوری خوان لەکوێ بوو بەس پێم بڵێ دەوری خوا لە گۆڕی ئەگەر خەڵکەکە خۆی بیگۆڕێ دەوری خوا لەکوێ ئەڵێ خوا قەومێک ناگۆڕێ ئەگەر خۆیان نەگۆڕن باشە بەڵام ئەگەر خۆیان گۆڕی خوا لەوە من کرد باشە کابرا بۆ نمونە ئێستا بەیانی من موسڵمانم باشە هەرچەند ئەوە هەرگیز ڕوو نادا با بڵێن بەیانی من موسڵمانم فرز لە مەلایەکەکەن ئەڵێن ئەرێ فاتێح 20 دانە ساڵەشت لەسەر ئیسلامە نووسی باشە کەچی ئێستا موسڵمان بوو ئەڵێ ئەوە خوا مەیلی لێی بوو تێگەی ئەوە خوا مەیلی لێی بوو دڵی بگۆڕ باشە دەی فەرموو ئێستا هەرچی موسڵمانی دنیا هەیە بیکە بەدکاکار بۆ ئەوەی دڵی من بگۆڕی باشە داوە لە خوا بکە بۆ ئەوەی دڵی من بگۆڕێ ئەوە تا کاکە سەردار خوا هیدایەتی بزەبت ئەڵێ خوا هیدایەتی داوە باشە دەی ئەگەر خوا کون فەیەکونە باشە ئەگەر خوا هەموو شتێک ئاوا ئەتوانێ دەی فەرموو با ئەو دەسەی من بوەستێنێ نایکە نییە دەی فەرموو با چاوی من کوێرکە بە شەرەف ئادەی وازانم کردی ئادەی ئەرە خۆ چاوم نابینێ ئەوەیە کون فەیەکون تێگەی کاکە بە قوربانی هەردوو چاو بم تۆزێک بیر بکەرەوە تێگەی چاوم عیبی نییە کاکە هەر بە پێشتریش بەبێ عینەکشتم نابینی ئەمانە ئەبێ کاک آخر ئەوەیە کاکە ئەڵێن کون فەیەکونە بیەوێ ئەوایی ئیشەکە فەرموو کاکە دەستێکی من بوەستێنە کاکە دەی کاکە وەرە هەر یەکسەر نییە دڵم ئاوا دەرکە و پاچی کەرەوە و یەکسەر هیدایەت وەرگرە
باشە نییە هیدایەت نییە ناکرێ تێگەی ئەمە ئیشی سروشتە ئێستا من چاوم بەبێ عینەک نابینێ ئەمە سروشتە ئیشی خوا نییە بڵێن بۆ نمونە ئەوە فاتێ توک بەسەریەوە نەما تێگەی ئەوە خوا تۆڵەی لێ کردەوە تێگەی ئەوە خوا تۆڵەی لە فاتێ کردەوە ها کەچەڵ بووە باشە بەڵام هەزارەها موسڵمان هەیە کەچەڵن کاکە نوێژەکەن ئەو چی سەیرەکەی بۆ نمونە ئاژەڵێک لە دایکە بێ ئاژەڵەکە سەقەت کورە مرۆڤێک لە دایکە بێ سەقەت ئەیهێنن ئەیخەنە سەر ڤیدیۆیەک و ئەڵێن ئادەی هەر هەمووتان بڵێن ماشەڵڵا لە گەورەی خوا کورە ئەبێ پێی ئەزانی چۆنە لە ڕاستیە کاتێکە ئەو ڤیدیۆدانە ئەبێ بڵێ بەرا ڕۆ نەبێت لە بێ ئەخلاقی خوا چونکە ئەم ئاژەڵەی بە نوقسانی دروست کردووە ئەگەر تۆ باوەڕ وایە کە خوا دروستی کردووە نوقسانە نابێت دەستخۆشی لێ بکەیت دەستخۆشی لە کاری خراپ بکەیت من کۆمپیوتەرێکە کڕم کۆمپیوتەرەکەم ئیش نەکا یا باش ئیش نەکا ئەچمەوە بەرەکی کۆمپانیاکەی ئەگرم ئەڵم ئیشەکە سەقەتە ناڵم بە قوربانی ئەو شەریکەیە بەم دروستی کردی وا ئەوەها پیشانی خەڵکی بەمەها لایەکی شاشەکەی ئیش ناکە بەڕاستی ینی ئەمانە ناتەوێت تۆ پرۆفیسۆر بی بۆ ئەوەی لەمانە تێبگەی پێویستی بەوە نییە شارەزای ئەم سەری قورئان بی بۆ ئەو سەری قورئان تا لەمانە تێبگەی چونکە ئەمانە ڕۆژانە لە ناو خەڵکیە بەردەوامە وترێتەوە بزڵت کاکەهالان بڵێ خوا ئیشی قۆڕە یعنی ئیشە قۆڕەکانی و بینیە بێ بڵێ ئیشی قۆڕە ئیشەکانن سەقەتە ناکرێت تۆ لە شتێکی سەقەت دەستخۆشی لە دروستکەرەکەی بکەیت هیوادارم خوشکی مسلمان برای مسلمان تێبگە یا ئەم شێوە قسانە مەکە یا کە ئەیکەی ئەوە بزانە کە تۆ بەرگێکی زۆر داماڵاو لە ئەخلاقەکەی بە بەرگی خواکەتە مامۆستایەک هەبوو لە یەکگرتوو ناوی چی بوو ئەمەی کە تووشی نەخۆشی بوو 3 دانە ساڵ لە جێگەیە بوو 3 ساڵ لە جێگەیە بوو من کەسێک بوو خۆشمەویست کەسێک بوو ئینسانێکی بە ئەدەب بوو بە ئەخلاق بوو دکتۆریش بوو خۆی یەکێک ناوەکەی بنووسێ 3 دانە ساڵ لە جێگایە بوو خەڵک هاتوچۆیە کرد خۆی پیسە کرد یانی ژێریان پاکە کردەوە شەماڵ مفتی دەم خۆش کاکە سەردار مامۆستا شەماڵ مفتی 3 دانە ساڵ لە جێگایە کەوت خۆی پیسە کرد بووە پاکیانە کردەوە هەموو کورد لە خوا پاڕایەوە خوا چاچی کاتەوە یا پاکی کاتەوە تێگەی کەسیش داوای پاکردنەوەی ناکرد بەس بە داوای چاکردنەوەیان کرد دەیخۆ ئەگەر بێت و بڵێ من هیچ کوردێک لە ئێوە ئێستا کە لەگەڵ منان بۆ ئیسلام و بۆ خوا بە ڕوبعێکی مامۆستا شەماڵتان نەکردووە ئیبوو خوا بەو دەردەی برد ئەگەر خوا تووشی کرد بێ کەواتە ئەزانی وەکو چی وایە ئەمە تڕی بنگۆم یعنی کارەکانی وەکو تڕی بنگۆم وا بووە ئەبێن لەوە تێبگەی کاتێک دیسانەوە خەریب بۆ ببڕێ باش بوو نەبڕە ئەبێن لەوە تێبگەی
کاتێکە موسڵمانێک تووشی نەخۆشیە بێت لەگەڵ کافرێکا بە هەمان شێوە یا بۆ نمونە دامێکەکە بەیانی من دامێکەکەم تێگەی بەیانی من دامێکەکەم دەست و قاچێکم لە دەستەیە باشە نەڵێ بیر لەوە نەکەیتەوە ڕۆژێ لە ڕۆژان بڵێ ئەها ئەوە فاتح وای کرد بۆیە وای بەسەر هاو چونکە بە هەزارەها خواترس هەیە بە هەمان شێوەی منی بەسەرێت ئەمە واقعە ئەمە ڕاستی مەسەلەکەیە سەر چا هەموو لایەکتان بەخێر بێن بەیانی بڵێن بۆ نمونە فاتح لە سەربانەوە کەوتە خوارەوە قاچێکی شکا ئەی بە قوربانی خوابم چۆن پێیوان ئەمەیان نەتوانی بڵێ ئەی بە قوربانی خوابم وای لێ کرد چونکە تۆ بەوە دڵ و خۆشە بێ کە بڵێ ئەی بە قوربانی خوابم واو لێ کرد بەڵام هەرگیز بیر لەوە نەکەیتەوە بڵێ خوا بۆیە وای لێ کرد ئەوە سزاکەی بوو لەبەرەوەی ئەم قسانەیە کرد ئەمڕۆ تۆش بۆ هەیە بە هەمان شێوەی منە بەسەر بێت تۆش بۆ هەیە دەعم بکەیت بۆ هەیە دەست و قاچێکی لە دەست بی لە کاتێکە زۆر موسڵمانی سەریشە بڕوە نوێژی ناڕوە هەر بۆ نمونە ئەڵێن ئەیوب زۆر باسی ئەوە کرێ ئەیوب خوا گەڕی کرد تێگەی خوا گەڕی کرد گولی کرد کرم تێیدا چۆن باسیەکەن چۆن ئیسلام باسێکە لەبەر ئەوە خوا چاکی کردەوە چونکە ناسزایی نەکرد ڕۆژێ لە ڕۆژان نەیوت خوایە ئەوە بۆ واو لە من کردووە خوایە تاوانی من چی بوو خوایە بۆ کرمدایە لەشم تێگەی بەڵام کاکەی موسڵمان ئەگەر پەنجەی گەرمە بێ بیر لەوە ناکاتەوە کە تو بێ باوەڕ بەوە هەبێت تۆ بێ باوەڕ بەوە هەبێت کاتێککە تووشی نەخۆشیەکە بیت خوا داوێتی بەسەر تاو نەخۆشیە تۆ پێویستی بەوە نییە بچی دژایەتی خوا بکەیت ئەی بۆ سەردانی دکتۆرەکەی ئەی بۆ ئەو حەبوو دەرمانە خۆی کە لە ڕاستیە حرامە مادەی بێهۆشکەری تایە بۆ دەرزی لە خۆتەیە لە کاتێکە مادەی بێهۆشکەری تایە بۆ ئەو دەرمانانە خۆی کە بۆ نمونە دڵنیا بە مادەی بەرازی تایە دڵنیا بە مادەی مخەدەری تایە مادەی مەشروبی تایە ئەی ئەوانە بۆ ئۆکەی ئەی بۆ باوەڕ بۆەوە نییە کە خوا ئەو نەخۆشەی داوە بەسەر تا پێویستێ بەوە نییە چاچی کەیتەوە بۆ پشت بە تووبی نەبەوی نابەسی تۆ شەکرێتە بڕۆ هەموو ڕۆژێ 5-6 دانە خورما بخۆ و تۆزە میزی حشتر و شیرتیا کەڵکە ئەوە ئەبێ چارەسەرەکە زان کلکە ڕقەکایان کەواتە لێرە بێتیە بگەی ئێمە بابەتی ئەمڕۆ بابەتی 112 لەسەرەوە بوو کە خوا محەممەد خۆیەتی قورئان قسەی مرۆڤە لە کاتێکا پیانەڵێ ئێوە خوا تۆڵەتان لێکاتەوە ئێ باشە کە دەسەڵاتە هەبوو تو وازە لێ بێنا لای بۆ خوا باخوا تۆڵی لێ بکردناتە بۆ تو ئەیان کوژی دەی دیارە قسەکەر چێە دەی دیارە ئاەتەکان باسی چیەکە کاگە محەممەد جان بەڵێ ئەڵێن ئەمە تاقیە کاتەوە بۆ نمونە ئەیوبی تاقی کردەوە بزانێ آخر تاقیکردنەوە بۆ شتێکە بێکە ئەنجامەکەی نەزانی کاک محەممەد جان تۆ خۆت باشە مازانی کاتێ من شتێکە یانمەی خەمە ژێر تاقیکردنەوەوە بۆ ئەوەی ئەنجامەکەی دەربێنم ئەنجامە ئەی ئەکرێ بڵێن خوا تاقی کردەوە لە بەرەوەی نێزانی وای بەسەریە نێزانی وا بیرەکاتەوە کەواتە نابێ بەو خوایە بزانی بەو خوایە ئەوە بێ کاکە عەلیجان بە سەر چاو بەخێر بێ عەلی ڕەزا سەر چاو باوانم بەخێر بێ تاقیکردنەوە لەسەر شتێکە کرێت بۆ نمونە من
ئەمڕۆ ئەم تەلەفۆنە تاقیکەمەوە من ئەنجامەکەی نازانم بۆیە ئەمەوێ تاقیکەمەوە تێگەی من نازانم چیە بۆیە تاقیەکەمەوە خۆ ئەگەر بێت و خوا کەسێک تاقی کاتەوە کەواتە ئەنجامەکەی نازانێت ئەکرێ بڵێ خوا ئەنجامەکەی نەزانی تو ئەڵێ خوا هەموو شتێکە زانێ هەر لە سەرەتاوە هەموو شتێکی دروست کرد کۆتایەکەشی هەر بۆ نمونە ئاەتێکمان هەیە لە قورئانە کە ئەڵێ هیچ شتێک نە لە تۆ ڕووەدا نە لەو کەونەیە نە لە هەموو کەونە ڕووەدا ئەگەر خوا پێشتر نەینووسی بێ کە ڕوو بدات کاکە ئومێدیان سەرچاو بەخێر بێن هەموو لایەکتان بەخێر بێن باشە جا وەکو وتم ئەگەر بێت و من بخاتە ژێر تاقیکردنەوەوە کەواتە نازانێ من چی بڕیارێکەیەم بۆیە ئەم خاتە ژێر تاقیکردنەوە ئەجینا نابێ مەسەلەی تاقیکردنەوە بۆ هیچ شتێکی خوا بەکار بێت چونکە تاقیکردنەوە نەزانینی ئەنجامەکەیەتی بەڵێ زۆر ڕاستەکە کاکە مەحەممەد زۆر جار ئەڵێن ئەوە خوا ئەوێت تاقی بکاتەوە ئەمە کفرێکی سەریحە هات بڕۆ پرس بکە پرس بە مەلا بکە ئەمە کفرێکی سەریحە دوایەوە ئێمە باسی ئەو ئاەتەمان کرد کە ئەڵێ هیچ شتێک نە لە تۆ و نە لە دنیاە ڕوونادا ئەگەر خوا خۆی قەڵەمی لێ نەدابێت زۆر جار بۆ نمونە ئێمە بیستومانە کابرایەک سارە لێ یاوە خەڵکی قسان لەگەڵ کەس و کاریا کردووە پیان وتووە ئیشی خوایە دیارە خوا وای ویستووە خوا خۆی ئەڵێ قل لن يصيبنا إلا ما كتب الله لنا هو مولانا باشە قل لن يصيبنا إلا ما كتب الله لنا هو مولانا هیچ شتێک بڵێ پێتەڵێ بڵێ هیچ شتێک نە لە تۆیە نە لەو کەونەیە ڕوونادات ئەگەر ویستی خوای لەسەر نەبێت باشە کەواتە تۆ بۆ نمونە دمەڵێک لە لاکەلەویەت ئەگەر بێت و باسی دینەکە بکەی خوا ئەو دمەڵی لێ ناویت پێویست ناکات چی بیتەقێنیت و نەیتەقێنی هەر هەمان ئەنجامێ بێت ئەبێ باوەڕ بەوە هەبێ کە هەمان ئەنجامێ بێت چونکە ئیشی خوا بوو خوا خۆی وای ویستووە کە ئەو شتە بەو شێوەیە بێت جا با لەوە زیاتر سەرتان نێشێنم چونکە بەڕاستی ئەوەی کە زۆر گرنگ بوو لەلام ئەوە بوو کاتێکە شتێکی ناڕێکە بینن سیرەکەی مسلمانان بە هەزارەها مسلمان ئەڵێ خوایە لە گەورەی تۆ سبحان الله الله ئەکبەر بە قوربانی گونێ بم نازانم چی ئالەم قسە قۆڕانە شتەکە ناڕێکە شتەکە نوقسانە شتەکە تەواو نییە بەکاری خوایە زانێ وە دەستخۆشیشی لێیەکە بۆیە تکاو لێ یەکەم کاتێک کە شتێکی ناڕێکە بینی کاکەی مسلمان دەستخۆشی لێمەکە بڵێ بە لەعنەت بیت ئەگەر خوا بوویتایە بەڵێ کاکە مەحەممەدجان شتێکە بیرێنامەوە کاک مەحەممەد تازان ئەوە شەکەم کاکەی مسلمان کاکەی جوولەکە کورە کاکەی مەسیحی کورە نازانم دادەی مەسیحی دادەی ئەوە باشە بە هەرچی مرۆڤایەتی هەیە لەو سەرزەویە بەقەدەر شەیتان ناتوانی چاکە بکەی بۆ خوا باشە لەگەڵ ئەو هەموو چاکەی کە کردی بۆ خوا تێگەی لەگەڵ ئەو هەموو چاکەی کە کردی بۆ خوا لەبەر سوژدە نەبردنێک شەقیتی ئەڵڵاو کردێ دەرەوە لەبەر یەک سوژدە نەبرد سوژدە بۆ کێش بۆ ئادەم کە خۆی ساحەبی هەڵێ چونکە من باوەڕم بە قسە قۆڕانە نییە نەڵێ تۆ دان بە بوونی خوایانەی کە ئادەم و نازانم شەیتان چونکە خوا و شەیتان دوو ئەکتەری فلیمەکەن بە نەمانی هەر یەکێکیان فلیمەکە کۆتاییەت
نابێ هەتا کۆتایی دنیا ئەم دوو ئەکتەرە شعرەکەیە ئێمە دوو جانین لە ئێمە جانێکین لە دوو جەستەدا ئێمە جانێکین لە دوو جەستەدا وەک شیعر و ئاواز لە یەک بەستەدا دنیا ناتوانێت لێکمان کاتەوە مەگەر خوا بۆ خۆی مانباتەوە جا شەیتان و خوا تێگەی شەیتان و خوا دوو جانن لە یەک جەستەیە وەکو شیعر و ئاواز لە یەک بەستەیە بەنەمانی هەر کامێکیان ئەویکیان کۆتاهیەت کاگە مەحەمەد باوەڕ بکە بە هەرچی مرۆڤایەتی هەیە لە سەرەتای دروستبوونەوە هەتا کۆتایی ئەوەی کە ئیسلامی جێڕێتەوە بەرامبەر بە شەیتان بەرامبەر بە ئیبلیس یعنی ناتوانن بە چارەکێکی ئیبلیس خواپەرست بن تێگەی بە یەک سوژەنە بردن یەکێکی تی هەڵەیە کاتە دەرەوە هەروەکو باسمان کردمانە ئەکتەرن باشە ئەگەر فلیمەکە وانە بواە هەر نەیەکردنە خوارەوە و ئەوەی ناکردن و ئێمەش ئەمڕۆ ئەوە هینمان ناکرد دانیشین بین باسی ئەم خورافیاتە و شیکردنەوەی ئەم خورافیاتە بۆ ئێوە بکەین بەڵام وای لێ کردووە ئەمە وای لێ کردوون ئەم خورافیاتە وای مێشکی قفڵ کردوون کە ژیانتان لە خۆشتان و لە خەڵکانی تریش حرام کردووە ئێستا ئەمڕۆ دینی ئیسلام بووە بە مەترسیترین دین بۆ سەر مرۆڤایەتی هەروەکوی بینین کاکە لە هەر جێگایەک دەنگی ئەم ئەڵڵاهو ئەکبەرە بەرز بووەوە ئەو شارە ژیانی تیان نامێنێ ئەو جێگایە ژیانی تیان نامێنێ ئیتر وێرانە بێ دزیەکرێ فزیەکرێ پیاوکوژیەکرێ کۆراییەک تاوانبارەکرێ فەرم و حەن لە ناو ئیسلامە ئەو تاوانبارەکە ئەم تاوانبارەکە ئەوەڵێ تۆ سەگ و سەگ شیعە نازانم شیعە سەگ و سەگ بابە شیعاڵێ سونە سەگ و سەگ بابە کۆرە نازانم دەروێشەڵێ هەردووکان سەگ و سەگ بابن وەرە ئیتر بە هەر شێوەیەک هەزار بابەت پیا بووە ئەم ئەو تەکفیرەکە ئەوە کوژێ ئەوە کوژێ دەتێ بگە ئەگەر خوایەک هەبووە هاتە خوارەوە ئەویت بێقیمەت بووکەم بەبەرد ئەگەر خوا 6 کەسی بکردایە بەبەرد ئەوە بۆ خۆی در هەموو شتەکان چارەسەرە بوو بەس نییە خوا زادەیە و عەقڵە گەنیوەی تۆیە دە بەکاری بێنە بۆ ئەوەی تێ بگەی کە خوایەک نییە ڕوڵی تۆ بکە تۆ خۆت خوایت ئەوە ئەمڕۆ بابەت ئەڵێ برادەرێک ئەڵێ چی ڕسمی خۆت و خێزانە داناوە ئاخرەمەکەی پێویستی پەیوەندی بە قورئان و خواوە هەیە وتم ئەزانین چی وتم بۆیە دامنا لەبەرەوەی ئەگەر مەحەممەدیش هاوژینێکی وەکو هاوژینەکەی منی هەبوایە ئەیکرد بە پیاو تێگەی وەکو پیاو تەحملێ وەکو پیاو ئەوەیە کرد بەڵام لە لەو کەلتورە سەقەتەیە ژن بە دەرەجە 2 حساب کراوە بە ئەوە حساب بەس وەکو ئاژەڵ حسابی بۆ کراوە تێگەی بەڵام من پێم وایە هێ منی و لەسەر خۆی و نازانم هەر شتێکم هەیە هەمووی هاوژینەکەمە هاوژینەکەم وای لێ کردوم کە بۆ نمونە کێشەی ناوماڵم نەبێ بیر لە کێشەی ماڵ و کێشەی ئەوانە نەکەمەوە کەواتە پاڵ پشتێکی گەورەمە من ئەگەر ئەو خوایەی کە تۆ ئەیپەرستی ئەگەر ئەو خوایەی بە چارەکێکی هاوژینەکەی منی بۆ بکردمایە دڵنیا بە 24 سەعات سەر زەوی قورنە ئاسمانە بووم بۆی بەڵێ کاڵایە بەڵام من بۆ ینی چی ڕێگەم لێ ئەگرێ پێی بڵم تۆ خوایت چاوتان ماچەکەم هیوادارم سرم نێشاندن بەڕاستی کاتم زۆر لێگرتن بە تەمانە بووم ئەوەنە لە خەت بم وابزانم دەمێکە لەگەڵتانم بەڵام هیوادارم خوشک و برای موسڵمان هیوادارم بیر بکەیتەوە هیوادارم تێبگەی کە خوایەک هەبێ بەو شێوەیە نییە کە تۆ باسیەکەی و ئەو بەرگە
بێ ئەخلاقیەش داماڵێنە لە بەریا تکایە بیر بکەرەوە وەکو پێم وتی پێویستی بەوە نییە تۆ عالمێکی گەورە بی بۆ ئەوەی لە دین تێ بگەی هەر سەیری چواردەوری خۆ بکە تێگەی لە دین سەیری چواردەوری خۆ بکە تێگەی حاجی ئەچێ بۆ حەج باوەڕ و قەناعەتتان هەبێت چەنەها حاجی هاتوێتەوە و توێتی کۆتر بۆ نمونە هەر بۆ نمونە تۆ هاتوویتە دەو مردوو مرێ بۆ درۆکەی تۆجوی بۆ حەز خۆی پاکەیتەوە ئەچێ بۆ حەز خۆی پاکەتەوە لەولاوە هەرچی دزی و فزی و بێ ئەوە هەیە ئەیکا ئەچێتە حەج و کاتەوە هەم دەست پێکاتەوە ئامانش دەست پێکاتەوە درۆ یەک درۆ بۆکە بەڕاستی کاتم زۆر لێگرتن شەو شەوگارتان شادیوادارم سرم نێشان بێتن